هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ کۆماری ئیسلامی ئێران حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵک ڕێوشوێنی گرتوۆتە بەر بۆ ئەوەی بتوانین خۆمان بپارێزین و هیچ حاڵەتێکی نەخوازرا و ناخۆش لە سنوورەکەمان داڕوونەدا و لەگەڵ ئەوەشدا کەرتی تەندروستی بە هەماهنگگی دام و دەستگاکان لە هەردوو سنووری ڕانیە و قەڵاتزێ توانراوە کە کۆمەڵک ڕێکاری باش و ئیشی باش ئەنجام بدرێت و ئێمە لە سنووری ڕاپەڕین دوو کەرنتینەمان هەیە لە دوو شوێن کەرنتینەمان کردو بەشێکی لە قەڵاتزێ و بەشێکی لە ڕانیە تا ئەو کاتە ئێمە قسەی تێدا دەکەین 164 کەس داخلی کەرنتینە کراون و هەموو ئەو خەڵکانەی کە لە ڕێگەی مۆزریە و ڕێگەکانی ترەوە بە قاچاق یاخود ڕێگەیان درابوو لە شوێنی ترەوە بۆ ئەوی داخلی شار و شارۆچکەکان بێت هەندێکیان خۆیان پەیوەندی کردو و هەندێکیان لە ڕێی دام و دەستگا ئەمنیەکان و خەڵکیش هاوکار و پشتیوانمان بووە ومێت دەکەین کە هەموو ئەو خەڵکانێک کە چەند لە ماوەی ڕابردوودا سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردو بۆ پاراستنی ژیانی خۆیان و کەسوکاریان و خەڵکی سنوورەکە بە شێوەیەکی گشتی هاوکار و پشتیوانی دام و دەستگا ئەمنیەکان و دام و دەستگا تەندروستەکان بن. نەخۆشخانەیە لە ماوەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژدا ئامادە کراوە لێرە سەرجەم پێداویستیەکانی چارەسەرکردنی نەخۆشی تێدایە بە هەمان شێوە لێرە بەشی ICU واتا بەشی عینای مڕەکەزەمان هەیە کە و نەخۆشانەی وەزعیان خراپە بێت ئەتوانین لێرە داخلیان بکەین لێرە کلینیکێکی ئیستیشاریمان هەیە کە پزیشکە بەڕێزەکان لێرە ئەو کەیسانی کە گومان دەکرێت لە هەموو سنووری پشدەر و بتوێندا ئەتوانرێت سەردانی ئەم شوێنە بکەن بۆی لەلایەن پزیشکی تایبەتمەندەوە ببێندرێن پاشان بەپێی ئەو ڕێنماییە تەندروستیانەی کە هەیە چارەسەری خۆیان وەردەگرن.